گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنامەشدا هەروەک بەرنامەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتەی جۆرا و جۆر پێشکەش دەکەین و تا جێگای کە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی ئێوەی ئازیز دەدەینەوە. هیوادارین لە هەر کوێکان ساق و سلامەت بن و مەجالی ئەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن.
بۆ بەرنامەی ئەم هەفتەی ئێمە بینەران بابەتێکمان بۆ ئامادە کردوون سەبارەت بە مێژووی نەتەوە و وشیاری نەتەوایەتی لە کۆمەلگای بەشەریدا و سەرهەڵدانی ئەو دیاردەیە لە کوردستان. نەتەوە دیاردەیەکی کۆمەڵایەتیە کە لەگەڵ پەیدابوونی نظامی سەرمایه‌داری لە کۆمەلگای بەشەریدا هاتووەتە ئاراوە. کێشەی دەوڵەتەکان لە سەردەمی سەرهەڵدانی نظامی سەرمایه‌داریدا بە مەبەستی پاوانکردنی بازاری ناوخۆ دەستڕاگەیشتن بە سەرچاوەکانی کەرەسەی خاو ئاڵوگۆڕی لە سنووری ناوچەکانی ژێر دەسەڵاتیاندا پێکهێنا. ڕادەی دەسەڵات و تواناکانی دەوڵەتەکان بەتایبەت لە شەڕی دەوڵەتانی سەردەمی سەرمایه‌داریدا بۆ نمونە لە قارەی ئوروپا بووە کە سەرنجام سنووری نەتەوەکانیان دیاری کردووە. بەم جۆرە دیاردەی یەک دەوڵات یەک میلەت سەری هەڵداوە. ئەم دیاردەیە بە درێژایی تەمەنی چەند سەد ساڵەی ئەم نیزامە گەلێک ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. دەوڵەتە نەتەوەیەکان پێ بە پێ گەشەی سەرمایه‌داری گۆڕانکاری زۆریان بەسەردا هاتووە. دەزانین کە لە سەرەتای پەیدابوونی سەرمایه‌داریدا پیشەوەران و سەنعەتکارانی هەر ناوچە و منتەقەیە کە دوجار بوون بە خاوەنی سەرمایە و کارگا و کارخانە پێویستیان بە بازار بوو بۆ ئەوەی کە کاڵای بەرهەمهاتووی خۆیاندا تێدا بفرۆشن. پێویستیان بە هێزی کاری هەرزانی کرێکارانی ناوچەکەی خۆیان بوو کە خۆیان بیان چۆسێنەوە و بیانکەن بە سەرچاوەی کەڵەکەکردنی قازانج. پێویستیان بە کەرەسەی خاو بوو بۆ ئەوەی کە لە کارخانەوە و کارگاکانیان بەکاری بێن و درێژە باڕۆتی بەرهەمهێنان بدەن. بۆ هەموو ئەم مەبەستانە پێکهێنانی وڵات پێویست بوو. بۆ دروستکردنی وڵات و بۆ پاراستنی وڵات پێویست بوو لە ئەوەی کە سەرمایه‌داری تازە پێگەیشت و دەیویست لە چوارچێوەی ئەو وڵاتەدا بەدەستی بێنێ لەلایەن ئەکسەریەتی خەڵکەوە بۆی بسەلمەندرێ و بە گیان و بە دڵ بۆ دابینکردن و بۆ پاراستنی هۆڵی بۆ بدرێ. بەم جۆرە بوو کە بە پێ هاوزمان بوون و هەندێک تایبەتمەندی فەرهەنگی و جوغرافیایی دیکە بە یارمەتی وەرگرتن لە هەستی خۆشەویستی شوێنی لەدایک بوون و گەورەبوون بە یارمەتی ئەدەبیات و موسیقا و شعر و هونەر و ئاڵا و شوێنەواری مێژوویی و هەر شتێکی دیکە کە لە بەردەست بووایە دەوڵەتانی سەرمایه‌داری تازە پێکات و هەوڵیاندا کە نیاز و پێویستی خۆیان بەدەست ئەکسەریەتی خەڵک و بە قیمەتی فیداکاری و بە ئاو ئاگردانی ئەو خەڵکە بەدەست بێنن. بەم جۆرە لە سەرتاسەری دنیا وڵاتی جۆراوجۆر و نەتەوەی جۆراوجۆر شکڵیان گرت. لە هەندێک شوێنیش کە سەرمایه‌داران نەیانتوانی وڵاتی خۆیان و بازاری کار و کاڵا و کەرەستەی خاوی ناوخۆییان پێکبێنن ئەو کێشەیە هەروە مایەوە و ئەمڕۆکە شاهدین کە لە گۆشە و کەناری دنیا و لەوانە لە کوردستانیش هەوڵدان بۆ پێکهێنانی وڵاتی سربەخۆ هەل ئارادایە. هەڵبەت ئێستا سەردەمێکە کەیتر سەرمایه‌داران قازانج و بەرژەوەندی خۆیان تەنیا لە چوارچێوەی نەتەوە وڵاتی خۆیاندا نابین و هەر بۆیە شوێنکەوتنی ئاواتە کۆنەکانیان نین. ئێستا پاشماوەی ستەمی نەتەوایەتی بۆ خەڵکی هەژار و چەوساوە و بەجێما و ئەوانن کە بەهۆی سەرکوت و داپلۆسینی دەوڵەتانی داگیرکەر لە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان بێبەشکراون. بەرژەوەندی سەرمایه‌داران لە ئاستی ناوچەیی و جیهانیدا وەها تێکەڵاو بووە کە سەرمایه‌دارانی هیچ وڵاتێک بە مانەوە لە چوارچێوەی بەرتەسکی وڵاتەکەی خۆیاندا ئیمکانی کۆکردنەوەی قازانج ئەو جۆرەی کە دەیان هەوێت نیانە. سەرمایه‌داران هەوڵ دەدەن کە لەو پەڕی سنوورەکانی نەتەوەیەکدا بە شوێن قازانجی خۆیاندا بگەڕن. لە واقعدا ئەوان ئێستا کەڵکوەرگرتن لە هێزی کاری هەرزانیان لە هەموو شوێنێک بۆ خوڵقاوە. کەم نین سەرمایه‌دارانی هەر ئەو وڵاتی خۆمان کە سەرمایەکەیان گواستۆتە بۆ وڵاتێکی وەکو چین کە کاری هەرزانی یەکجار زۆر تێدایە. لەو شوێنانەی وەکو کوردستاندا کە ئیمکانی پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ نەبوو مەسەلەکە بۆ خەڵکی هەژار و کرێکار ئەوەیە کە ناوچەکەیان بە ئەنقەس دوا کەوت و ڕاگیراوە و لە ئاکامدا بێکارن کەم سەوادن لە لانیکەمی ئیمکاناتی ڕفاهی و بەهداشتی بەرهەمەند نین. تەمەنی متەوەستی خەڵکی هەژار لە خوارەوەیە بەڵام بۆ هیچ کام لە سەرمایه‌داران ئەمانە کێشە نین.
کەوابێ پاشماوەی ستەمی نەتەوایەتی ئازارەکەی هەر بۆ خەڵکی کرێکار و هەژار و کەمداهاتە و بۆ سەرمایەداران و خاوەن سروەتەکانیش ئەوەیەکە ڕێگایان پێ بدرێت سەهمێکیان لە دەسەڵاتی سیاسی و لە بڕیاردان لە سەر سیاسەتە گشتی ئابوووریەکاندا هەبێت. بەم جۆرەیەکە بە کورتی دەتوانین بڵێن کە ئەمڕۆکە ستەمی نەتەوایەتی ئازارێکە بەسەر چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا و ئامرازێکە بۆ فریودان و بۆ دووبەرەکێنانەوە لە ناوڕیسی خەڵکی هەژاردا بۆ ئەوەی بێ دەردی سەرتەر حکوومەتیان بەسەردا بکەن. عزیزان هەموو ساڵێک لە سەروبەندی یەکەم هێرشی سەرتاسەری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ئەبولحەسەنی بەنی سەدر یەکەمین سەرۆکۆماری ئێران و هاوبیرەکانی دەکەونەخۆ بۆ ئەوەی پاسا بۆ هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان و داسپاندنی شەڕ بۆ سەر خەڵکی کوردستان بێنەوە دیفاع لە فەرمانی جیهادی خومینی دەکەن و لەوەش سێرتر و ناواقعیتر ئەوەیەکە کۆمەڵە بە هەڵگیرسنەری شەڕ ناو دەبن. دیارە ئەوەی کە بەنی سەدر و هاو فکرەکانی کە هەموو عەبای ئیسلاح تەڵەبیان بەسەر شانیان داداوە لە ڕابردوو هاوبەشی خۆی لەگەڵ خومینی و کۆماری ئیسلامی دفاع دەکات. قابلی دەرکە و نیشانەی تعلقی قوڵی ناوبراو بە ڕێبازی خومینیە بە جۆرێکە سەرڕای ئەو هەموو بەڵایەی وا خومینی بەسەر ناوبرا و هاوکارەکانیدا هێنایانە ئێستاش ئامادە نین بە ڕادەی نوکە دەرزیەک لە هەڵوێستی خۆی پاشکەس بێتەوە. گوایە ئەو هەڵوێستە بۆ سەرمایەی ئەو دنیای ئاغای بەنی سەدر پێویستە. بەڵام خەڵکی کوردستان بە خۆڕاگری خۆیان لە بەرامبەر هێرشی هێزەکانی ژێرفەرمانی خومینی و بەنی سەدر و کاربدەستانی دیکەی ئەو کاتی کۆماری ئیسلامی شانازی دەکەن و باجێکە لەم بابەتەوە داویانە نرخی دیفاع لە کرامەتی ئینسانی خۆیان بووە. با ئەو داخە لەسەر دڵی بەنی سەدر تازە بێتەوە کە هەرگیز نەیتوانیوە و نەیان وێرە لاوانی کوردستان بکەن بە گۆشتی بەدەمتۆپی بەرەکانی شەڕی کۆنەپەرستانی ئێران و عێراق. ئەوە تەنیا لانیکەمی دەستکەوتی خۆڕاگری سربەرزانەی ئەوان لە بەرامبەر هێرشی کۆماری ئیسلامیدایە. خەڵکی کوردستان هەروەک خەڵکی سەرتاسەری ئێران لە دژی ڕژیمی پاشایەتی ڕاپەڕین و لە مانگەکانی شۆڕشی ڕێبەندان و ڕەشەمەی ساڵی 57 هەتاویدا هێرشیان کردە سەر پادگاکان و ناوەندەکانی ساواک و ئەرتش و پۆلیسی شاو چەکیانیان کرد. لە شارەکانی سەردەشت و سنە و سەقز و شوێنەکانی دیکەش بەرەبەرە ناوەندەکانی ڕژیمی پێش و چەکران. بەڵام خومینی و دەست و پەیوەندەکانی کە ڕەوتی لایەنی مەزهەبی خەبات لە دژی ڕژیمی شایان نوێنەرایەتی دەکرد دەیانزانی کە دوای ڕووخاندنی ڕژیمی شا ئیتر ئەرکی سەرکوتکردنی شۆڕشی ڕێبەندانی 57 لە ئەستۆی ئەواندایە. هەر بۆیە لە بەرامبەر درێژەی ڕۆتی شۆڕشدا ڕاوەستان ئیسلامیەکان خۆڕاگری پادگانی مەهابات و پادگانی ژاندارمری شاری سنا لە بەرامبەر خەڵکیان بە ئەرکی خۆیان دەزانی و هێزەکانی پاشماوەی ڕژیمی پادشایەتیان بۆ بەرامبەرکێ لە بەرامبەر خەڵکی شۆڕشگردا هاندەدا. هەر بەم ئاراستەیە بوو کە لە شاری سنە پێلانگەڕیەکان لە ڕێگای مەلایەک بەناو سەفدەری بردە پێشە و نۆرۆزی خوێناوی ساڵی 58یان خوڵقان. لە نۆرۆزی ئەو ساڵدا کە بە نۆرۆزی خوێناوی شاری سنە ناسراوە زیاتر لە 200 کەس لە خەڵکی ئەو شارە شڵاڵی خوێن کران. خاڵی دەستپێکی ماشینی کوشتاری ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتی کۆماری ئیسلامی لە کوردستان دەگەڕێتەوە بۆ مانگی ڕەشەمەی ساڵی 57 و خاکەلێوەی 58 لە مەهاباد و لە سنە. بەڵام سەرنجام سەرەڕای هەموو پێلانگەڕیەکانی کۆماری ئیسلامی کوردستان لە چەند پاشماوەکانی ڕژیمی پاشایەتی و جێگرەکانی کە لە ژێر ناوی نوێنەرانی ئیمام هاتبوونە کوردستان ڕزگار بوون.
کوردستان بۆ ماوەی چەندمان ژیانی ئازاد و دموکراتیکی تەجروبە کرد. پاشان لە 28 مانگی گەلاوێژی ساڵی 58 هەتاویدا خومێنی بە بیانووی بێ بنەمای بە بارمتەگرتنی ژنانی موسڵمان لە مزگەوتی شاری سنا فەرمانی هێرشی هەملایانی بۆ کوردستان دەرکرد. ئەو هێرشە پاش 3 مانگ خۆڕاگری خەڵکی کوردستان لەگەڵ شکەست بەرەوڕوو بوو. ڕژیم بە مەبەستی خۆسازدانی دووبارە ملی بەدانووستان لەگەڵ نوێنەرانی خەڵکی کوردستاندا. دەوڵەتی بازرگان لێژنێکی تایبەتی بۆ کوردستان نار. ئەم لێژنەیە بە جێگەی مزاکرە لەگەڵ نوێنەرانی خەڵکی کوردستان کە لە ڕێکخراوەکان و لایەنە سیاسیەکان چالاک پێکات بوو دەستی کرد بە دووبەرەکایەتی نانەوە و پیلانگەڕی لە نێو ئەو هێزانەوە هەوڵی دەداکە ڕیزی هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان لێکۆشێنێتەوە کە بەداخەوە لەو کارەدا سەرکەوتوو بوو. کاتێک کاستر لە نوێ هێزەکانی خۆی ڕێخست و ڕیزی لێک هەڵپێکراوی ڕێکخراوە سیاسەکانی لێک ترازان ئەو کاتە لە چەند لاوە هێرشی هێنایە سەر کوردستان جادەی قوڕوە و بیجار بۆ سنە کامیاران بۆ سنە و وەرمێ بۆ مەهاباد ئەو شوێنانە بوون کە هێزەکانی کۆماری ئیسلامی ئامادەی هێرش هێنان بوون. کۆمەڵە ڕاستیەکەی ئەم ڕووداوەی بۆ خەڵک باس دەکرد و هەوڵی دەداکە خەڵکی کوردستان بۆ خۆڕاگری لە بەرامبەر ئەو هێرشەدا ئامادە بکات. ئەگەر ئەو کات بەنی سەدر فەرماندەی کارتونی هێزە چەکدارەکانی ڕژیمیش بوو بێت لانیکەم دەستی بە زانیارەکانی ئەم ڕووداوانە ڕاگەیشتووە. چاوەڕوانی ئەوەی لێدەکرا کە پاش ئەو هەموو ساڵە ژیان بەسەربردن لە تاراوگا لانیکەم کارێکی کردبایەکە کەمێک ویژدانی لەم بابەتە ئاسوودە بوایەت بەڵام لە مەزهەبی ئەودا قسە و ناونیتکەوتن بە کۆمۆنیستەکان سەوابی ئاخرەتە و لەوانەیە بیهەوێ لەم بابەتەوە تووشەیەکی بۆ ئەو ڕێگایە پێک بێنێت. بەداخەوە ئاگادار کراینەوە ڕۆژی شەمە 27 مانگی خەرمانانی 1400 هەتاوی کاک محەممەد شەهابی خەڵکی مەریوان و برای هاوڕێی گیان بەخکرد و کاک محەممەد ئەمین شەهابی بەهۆی نەخۆشیوە ماڵاوایی لە ژیان کرد. کاک محەممەد کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی شاری مەریوان بوو. کاک محەممەد ئەمین شەهابی برای کاک محەممەد شەهابی لە سی بەفرامباری ساڵی 60 هەتاوی وێڕایسێ هاوڕێ دیکەی لە شار لەگەڵ ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخ کرد. ئێمەش بەمبۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی کاک محەممەد شەهابی دۆستان و خزمانی کاک محەممەد بەتایبەت شاری مەریوان دەکەین و یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەداخەوە ئاگادار کراینەوە ڕۆژی دووشەمە 29 مانگی خەرمانان کاک عەبدوڵڵا کەرەمی باوکی هاوڕێ گیانبەخ کرد و پێشمەرگەی ئازای گوردانی شوان کاک فەتحوڵڵا کەرەمی لە شاری دێگوڵان سەر بە پارێزگای سنا ماڵاوایی لە ژیان کرد. کاک عەبدوڵڵا خاوەن کەسایەتیەکی بەرد جێگای متمانە و خۆشەویست بوو لە ناو جەماوەر و خەڵکی ناوچەی دێوڵاندا. بەداخەوە ئەم خۆشەویستە ڕۆژی دووشەمە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵە و کەسوکاری کاک عەبدوڵڵا بەتایبەت خەڵکی شاری دێوڵان یادی بەرز و بەڕێز بێت.
بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەی ئازیزین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن ماڵەوە.